شۆفڵی ئەو پورزاما کاک ناسیحیان بردوبوو ئەو داعشانە ئمڕۆ بە ئەنجامی ئۆپراسیۆنەی محوەری گەرمیان بەسەر پەرشتی کاک مەردان چاوشین پشکنینێک و بەداچوونێکی زۆرمان بۆیان کرد شۆفڵەکەمان ئەوەتانێ لە عێراقا چوو بەسەری لێرە حەشاریان داوە و خۆیەتی ماڵی حەڵاڵی شەڵا هەن نافەوتێ و بە سەحیفەکەشی دەگەڕێتەوە و زۆر سپاسی ئەو پێشمەرگە قارەوانە دەکەم کە هاوکارمان بوون بە دواچوونی ئەو معلوماتە تر زۆر سپاسی بینەرتان دەکەین.